33 ساڵ بەسەر ڕاپەڕینی جەماوەری هەڵەبجە و وەورامان و شارەزور دژی ستەم و زۆرداریەکانی ڕژەمی بەعس تێپەڕ دەبێت کە ڕاگواستنی گوندەکانی سنووری هەڵەبجە و قوڵبوونەوەی زەوتکردنی مافی ژیان هەموو چین و توێژەکانی هەڵەبجە و هەورامان و شارەزوری هێنایە دەنگ و لە بڵندگوی مزگەوتەکانەوە هاواری ڕاپەڕین کرا و هەمووان ڕژانە سەر شەقام و بە یەک دەنگ سیاسەتی سەرکوتکەرانی ڕژەمیان ڕەت کردەوە. ئەمساڵ ئێمە بەداخەوە بەهۆی نەبوونی ڕێنمایی تەواو لە بەردەستمانە کە بتوانین کۆبوونەوە و گردبوونەوە بتوانین یادێکی شایستە لە هۆڵۆکانە ئەو یادە بەرزڕاگرین ئەمساڵ لێرە کۆمەڵێک لەو بەڕێزانە ئامادەبوون خوازیارین لە ساڵی ئایندا بە تێباربوونی قەیرانی هەم کۆرۆنا ئەم قەیرانانی کە ئێستا بەرەوکی هەرمی کوردستانی کردووە بتوانین ئەم یادانە بە شێوازێکی شایستە بەڕێوەبەری. نەورۆز جەمال بەشداربوویەکی ڕاپەڕینەکەی سیانزەی ئایاری 1970 باز لە ستەمی ڕاگواستن و شەیدبوون و بریندارکردنی خەڵکی مەدەنی ناوچەکە دەکات لەلایەن ڕژەمی بەعسەوە. ئەو ناڕەدایەتێکەوە وەکو هەموو چینی توێژەکان ئێمەش بەناو بازاردا دروشمی ئەو کاتەی دژی حکوومەتمان ئەوتەوە بەرەو بە شەقامەکاندا تافمان ئەکێشا بەڵام حکوومەت بە شێوەیەکی دڕندانە تەقیلی ئەکردین نەئێهێشت ئێمە بە ئازادان بە سەر شەقامەکانە بڕۆین ناچار کوچە بە کوچە تۆ ئەبواە سەرەتاکێ بکردایە بپەڕیتایەتەوە ئەوانیش لەسەرەوە بە تایبەتی لە قایمقامەتی ئێساوە ئەیانتوانین تەقە بکەن بە ناو خەڵکدا و ئەو برینار و شەیدیش لە خۆپیشاندنەکە لەو شوێنە دروست بوو. ڕاپەڕینی جەماوەری و بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایەتی خەڵکی ناوچەکە هاوکات ڕاگواستنی هاوڵاتیان بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان وای کرد بزوتنەوەی ئیسلامی دروست ببێت. ئامانجیش لە ڕاگەیاندنی بزوتنەوەکە بەگژاچوونەوە و وەستان بوو دژی هەموو کارەستەمکاریەکانی ڕژەمی بەعس کە بەرامبەر خەڵکی ناوچەکە بە تایبەتی و کورد بەگشتی ئەنجامی دەدا. کۆمەڵێکتر لە زایان پیاماقوڵان و خەڵک و گەنجی شاعر ئەم شارە ڕویان کە لە جمهوری ئیسلامی ئەو کاتە پەنابۆک و پەنادانی بۆ ڕزگاربوون لە مەوزوع زوڵم و ستەمە. بەڵام کاتێککە ڕۆیشتن ئەوێ مامۆستا و مامۆستا مەلا عوسمان خوای گەورە بە بەهەشتی بەرین شادیکە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە بڕیاریاندا کەوا بزوتنەوەیەکی ئیسلامی بزوتنەوەیەک دروستکەن جموجوڵێک و حرەکەیەکی ئیسلامی دروستکەن و لەگەڵ خەڵکا قسەیان کرد لەگەڵ خەڵک پەیوەندیان کرد و لە ئۆردوگاکان لەگەڵ ئەو خەڵکانی کە چوون ئۆردوگاکان و شوێنیان بوو پەیوەندیان بەو خەڵکانەوە کرد لەگەڵ خەڵکا کێ بەشداری بکا کێ بێتە پێشمەرگە کێ ئامادەی تیابێ. الحەمدوللا دەورێکی باشی هەبوو دەورێکی کاریگەری هەبوو چ لە ئۆردوگاکانە چ لە دوای ئەو خەڵکانی شوێنی کەوتن و دوایی دەرەنجامی کەەوە توانیان قووەتێکی بەهێز بوو هێزێکی بە چەکداری بەخۆ دروستکەن و کۆمەڵی گەنجی حەماسی لەگەڵیان ئامادەی تیا بوو و توانیان بێنە سنوورەکان و مقڕات بکەنەوە لە خاکی عێراقا بۆ دژایەتیکردنی حزبی بەعس. لە ڕاپەڕینەکەدا زیاتر لە 54 کەس شەهید بوون و زیاتر لە 200 کەس بریندار بوون. ئەمە جگە لە کاولبوون و خاپەربوونی گەڕێکی کانیاشقان و ئاوارەبوونی چەندین کەس و دەزگیرکردن و ئازاردانی سەدا ناوڵاتی بێتاوانی شارەکە. ئەم تاوانە لە ساڵی 2009 لە دەرگای باڵای تاوانەکانی عێراق وەک تاوانی کۆمەڵکوژی هەڵەبجە و وەورامان و شارەزور ناسێنرا و عەلی حەسەن مەجید وەک تاوانباری سەرەکی دیاری کرا. دواتریش بۆی لە سێدارەدانی تاوانباری سەرەکی کەیسەکە داخرا و کۆتایی پێهات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.